بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ئەو ڕووداوانی کە ڕوویاندا بەکوێ دەگەن جەنگی نێوان ئیسرائیل ئێران ئایا گیرساوەتەوە کۆتایی پێهاتووە ئاگربەستەکان بەکوێ دەگەن گفتوگەین پرس و باسی بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا میرەبان لە تارانەوە لەگەڵمانە بێ مامۆستای زانستە سیاسیەکان چاودێری سیاسی دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان ئەگەر بکرێ پێمان بڵێ بەڕوانینی تۆ ئاگربەستەکانی نێوان ئیسرائیل ئێران بەکوێ دەگەن ئایا بەردەوامیان دەبێ؟ سڵاو بۆ جەنابەت کاگران کۆڕوا بینەرانی خۆشەویستی کورسات دیارە ئێمە لە شەڕدا وەختە شەڕ ڕادەوەستێ سێ بەرگەمانێنی سێ قۆناغمانە یەکیان ڕاگررتنی شەڕە یعنی بۆ کاتی یعنی تەرکی مەدانی شەڕە یەکیان ئاگربەسە یەکیشیان سڵحە یا ئاشتیە ئێمە تەنیا ئێستا لە قۆناغی تەرکی شەڕداین یعنی بە سوورەتی کاتی تەنیا ئاگربەستیش ناتوانین نێبرین بۆیە هەر کات و هەر لەحزەیەک و هەر ساتێک احتمالی هەڵگرسانی شەڕ هەیە هەم لەلایەن ئیسرائیلەوە و لایەنی ئێرانیش خۆی ئامادە کردبووە زۆرێک لە شۆبەکاران پێیان وایە کە ئیسرائیل ئەوە وەکو مەودایەک بۆ هەناسەیەک وە پوشوویەک بوو بۆ خۆڕێک خستنەوە بۆ دابینکردنی چەک و موشک و ئەو هەروەها فڕۆکەوانەکانی تۆزێک ئیسراحەت بکەن ببوژێنەوە و هەروەها موشک و دژە موشکی هایپرسۆنیکیش بتوانێت لە ئەمبارەکانیدا جێبەجێ بکات دوجار هێرشی دووە بکات سەر ئێران لایەنی ئێرانیش دیارە بە ڕەشبینیەوە چاو لەو ڕاگررتنی شەڕە دەکات ئێستا خۆی ئامادە دەکات خۆی خاڵە لاوازەکانی کە پێشوو بە تایبەت کوشتنی فەرماندەانی سەربازی ئەمنی زانە ئاتۆمیەکان سیاسەتمەدارەکان خەریکە ڕێو شوێن دابین دەکات بۆی کە لە ئەگەری هەڵایستانی شەڕدا کەمترین زەبری وێکەوێ و هەروەها لە بنکە موشکیەکانیدا خەریکە ئاڵوگۆڕێکە ئەو خاڵە لاوازانەی کە پێشتر ئیسرائیل بنکە موشکیەکان و لانچێرەکانی کردبوونی ئامانسکە بتوانێت ئەو جار چۆن بیان شارەتەوە حەشایان دەکە کەمترین زەربەی بکەوێت و هاوکاتیش دەنگۆی دانوساندن دووبارە هەر هەیە لەلایەن ئەمریکاوە ئێران قسەیەک دەکە ئەمریکا قسەیەک دەکە یعنی بەدەستێک هەڕەشەیە بەدەستێکیش کە ئەوە پێشنیارە بۆ دانوساندن وەکو سیاسەتی گورز و گۆمپاڵەکە لەلایەن ئەمریکاوە بۆ ئێران دابین دەکرێت ئێرانیش لەو دۆخەدا ئەو چەند ڕۆژەی ڕاگررتنی شەڕ کە دیارە ئەوش وەک دەرفەتێک چاوی لێ دەکات چۆن لە ناکاو گەریشتی کرایە سەر لە سەعاتی سیفردا کاتژمێری سیفر وەختای گەریشتی کرایە سەر ئامادەگی نەبوو بۆیە لە دەرفەتێک دەگەڕاکە بتوانێت شەڕ بۆ چەند ڕۆژێک ڕابگرێت کە خۆی ڕێکخاتەوە جا ئەگەر لەو بینەدا بتوانن دانوسانی ئەتۆمی دەست پێ بکەن ئاگربەست دایمی بکەن ئەوە چه باشتر بۆ ئێران ئەگەر نەتوانن ئەوە مەودایەک و پشوێکی وەرگرتووە بۆ خۆی کە بتوانێت بەرەنگارێکی باشتری هەبێت لە هێرشی قۆناغی دووهەمی ئیسرائیل ئیسرائیل دەیەوێت ئەوجار ئەگەر هێرش بکات بەڵێ بەڕێزان دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ دکتۆر عەبدوڵڵا میرەبان پچڕا هاوکارانم هەوڵ دەدەن وەری بگرنەوە ئەوەی کە قسەی کرد مای سەرنج بوو وتی ئەمە تەنانەت ئاگربەستیش نییە ناتوانین نایبنین ئاگربەستیش دکتۆر پەیوەندەکەمان بەردەست بۆیەوە دکتۆر فەرموو بەردەوام بە ببوورە پەیوەندەکە بسڕاکەمێک لە خزمەتدام بۆیە ئێستا قۆناغێکی هەستیارە ئێستا لە میدیای ئێرانیدا شۆبەکارەکان سیاسەتمەدارەکان زۆر بەڕەشبینیەوە چاو لەوە دەکەن وەخۆیان ئامادە دەکەن بۆ شەڕی گەورە هاوکاتیش لێرەدا ئەمریکا یعنی دووبارە هەروە باس لە دانوساندن دەکات دانوستانی ئەتۆمی کە ئێمە دەبێت لێرەدا جیاوازیەک بکەین بینی هەرچەند ئیسرائیل وەک ئەیجنت وە کارژێری ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوی کار دەکات بەڵام زۆر جار سیاسەتەکان جیاوازیەکیان هەیە من دەبێت ئاماژە بکەم لە سەرەتادا یعنی لە سەرمانگەوە پێشە بەڕاستی دۆناڵد ترامپ دەهێویست تەوافقێکا لەگەڵ ئێران بەڵام ئێران لەو دەرفەتە جوان کەڵکی وەرنەگەر هاوکاتی بنیامین نێتانیاهۆ پەیتا خەریکی فریودانی و جوورێک بە ڕێدابردنی ئەو ڕوتی دانوسانەکاندا بوو کە لە کۆتاییدا ئێران بەهانەیدایە دەست و ئێران زۆر جاران لە لەحزەدا لە سات و کاتدا دەرکی لە واقعیەت نەبووە دروست ئێمە دەڵێن ئێرانەکان دیپلۆماتکاری باشن دانوسانکاری باشن بەڵام بۆ بە ئەنجام گێنەری باشترین وەکو تیمێک کە یاری تۆپی پێ زۆر جوان دەکات بەڵام گۆڵ دێنادا ئەوەیە کە ئێرانیەکان
زۆر دانوسان دەتوانن کێش بدەن درێژمەودای بدەن دەتوانن کایە بەلایانی بەرامبەر بکەن بەڵام لە دەستکەوتدا ئەوە کەم دێنن لە دەوری پێشوو یعنی 10 ساڵەوە پێش کە تەوافقێک لەگەڵ ئەمریکادا 5 وڵات لە بەرامبەر ئێراندا بوون 5 وڵاتی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بە ئیزافەی ئالمان بوو کە کاتێک تەوافق کرا ئێران وەسپەی نەرا موشکی ڕاست کردوکتی ئیسرائیل دەوێت لە بینچێ ئەوە بوو کە 2000 دۆناڵد ترامپ لەو تەوافقە هاتە دەرێ بەڵام 5 وڵاتی دیکانەی ئەوروپایی و رووسیا و چین هەروە مابوونەوە لە تەوافقدا ئێران خێرا پیتانیومی یورانیومی زیاد کرد بنکاتۆمیەکانی زیاد کرد موشکەکانی زیاد کرد و ئەوە کاریایە دەستی ئێران نەدەبوو کار ینی بەهانە بداتە دەستی یەکێک لە هەڵەکانی ئێران کە هەمیشە هەیە بۆ جیاوازی خستۆتە نێوان یەکێتی ئوروپایی وڵاتانی ئوروپایی لەگەڵ ئەمریکا لە ڕاستیدا ئەوانە گەرچی زۆر جار اختلافیان پێکەوە بینی ئوروپا و ئەمریکا بەڵام هەر وەکو ئەمریکا و ئیسرائیل لە درێژەیەکردن ئەوانە هاوپەیمانی استراتیژیکی یەکن لە بەرامبەر ئێراندا هیچ وەخت پشتی یەکتر بەرنادەن ئێران ئەو هەڵە کوشندەی هەمیشە کردو کە ویستوێتی لە کەلینی نێوان ئەوروپا و ئەمریکا کەڵی وەربگرێت لە دانوسانەکانی ئەو جاریشدا بەداخێکی گرانەوە ئێران ئەو دەرکەی نەبوو یعنی وەختایەک لەگەڵ ئەمریکادا دەنیشت وە ڕەوتی دانوسانەکان بە ئارێنی دەچوونە پێشێ ئەوە لایەنی ئوروپایی نادیدەگرت چونکە دۆناڵد ترامپ ئوروپایەکانی نهێنا بۆ سەرمێزی دانوسان باشە ئێران وەزانی تەواو بوو و بە جوورێک جوابی سەرباڵایی دەدایەوە بە وڵاتانی ئوروپایی لە ئاخرین ڕۆژدا کە هەینی پێش هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران بوو عباس عێراقچی لەگەڵ نوێنەری سێ وڵاتی ئوروپایی ئالمان بریتانیا و فەڕەنسا دانیشتووە لەوێدا بە ناکامی هاتێنە دەر دیار بوو کە جوابێکی سەرباڵایدا بۆ بە نوێنەرانی ئوروپایی وڵاتانی ئوروپاییش ئێستا دڵی خۆشێکیان لە ئێرانیە دوای شەڕی ئۆکراین کە ئێران یارمەتی رووسیەیدا بە درۆن و موشک لە بواری جیازیە ئەوان تۆزێک ڕەتیان لە ئێران لە دڵدا ڕاگرتەوە بە زورێکدایان هەوێ کە دکتۆر گوشارێکی زۆرتر بۆ سەر ئێران بێ دکتۆر ئەگەر گوێ لە من بێ هیچ جۆرێک پشتێرانی نەگرت نەتەنیا پشتێرانی نەگرت باشە بە سوورەتێکی ناڕاستە و خۆ پشتیوانی لە ئیسرائیل کرد وەکتی ئیسرائیل بە جۆرێک وڵاتێکی رووسی بەڕاستەوە باشە دکتۆر ئەگەر گوێ لە من بێ دەمێ بپرسم ئیسرائیل کە جەنگەکەی دەست پێ کرد چەند با بڵین بیانیەکێ بوو یەکێک لەوانە بنکاتۆمیەکانی ئێران دەیوێت ئێران خەریکە دەگا بە چەکی ئەتۆمی بە تایبەت لە بنکەی نەتەنز و فۆردۆ هێزە پرۆکسیەکانی ئێران لە ناوچەکە و موشەکە بالیستیەکانی وەکو پێدەچێ ئێستا لانی کەم خۆیان دەڵێن هەم ئیسرائیل هەم ئەمریکا دەڵێن دەستڕاگەشتنی ئێرانمان بە بۆمبی ئەتۆمی بۆ ماوەیەکی زۆر دواخستووە بە بردومانکردنی فۆردو لەگەڵ نەتەنز و موشەکە بالیستەکانی دەڵێن ژماریان زۆر کەم بۆتەوە هێزە پرۆکسیەکانیشی دەبینین لە ناوچەکە هیچ ڕۆڵێکی کەوتویان نەماوە هەمووانەی عێراق هەر بێڕۆڵ بوون یعنی هیچ نەیانتوانی دەستێک بۆشێنن و هەم لە حیزب الله لە غەزا ینی لە یەمان نەیانتوانی ڕۆڵێکی کەوتۆ بگەڕن ئێستا بیانویەک ماوە بۆ جەنگ ینی بۆ دەستپێکردنەوەی جەنگ بەڵێ بیانوماوە بە خاتریەوەی کە دوو مەسەلەیە ئەوڵەن کە باسی پیتانیمی یۆرانیۆم بە توانایی ئەتۆمی لە ئێران ئەوە نیە کە بڵی سێ بنکەیە بۆمباران کراونەوە زانستی ئەتۆمی لە ئێران پەرەیساندوە ساڵانێکی زۆر ئێران لەسەر دانشمەدان و زانانی ئەتۆمی کاری کردووە زۆریان دروستە کوژراون بەڵام زۆر کەسی دیکانە ماون و لەوەیە زۆر جێی نهێنی هەبن بۆ پیتانیمی یۆرانیۆم سانتریفیژی دیکانەی هەبێ بنکەی دیکانەی هەبێ و تەنانەت ئەو بنکانەش ئێستا ئەو 400 کیلۆ یۆرانیۆمە پیتێنراوە معلوم نییە لەکوێیە ئەمریکا کوتی ئەمە لە بینمان بردووە بەڵام نیشانەکان وا دیارەکە لە بین نەچوون چونکە درەوشانەوەی تیشکی ئەتۆمی لەو ناوچانە بەدی نەکراوە و ئایا ئێران ئەوانەی ڕاگواستون لەژێر ئەو ئاوارەی فۆردۆ و ئیسفان و نەتەنزدا ماون یا دابەشی کردوون ئەوە هەموو وەکو گومانێک دێ کە ئێرانیش پێی ناخۆش نییە کە وەک کایەک گومان لەوە کەڵک وەربگرێەوە بڵێ من ئەوانم ڕاگرتوون ڕاستە خۆ دەری ناڕن بەڵام وەک کارتێکی گوشار وەک کارتێکی بەهێز دەیەوێ نیشاندا کە من ئەوانم ماون و ئەگەری ئەوەی کە ئەمن پیتانیم یورانیم کە گەێنمە 90% زۆرە لانی ئەمریکیش لەوە نیگەرانە و دەیهەوێت جۆرێک ئێران لە تەڵەبخا و ئیسرائیلەکان بە دوای ئەوەدان کە لەو بەهانەیە ئیسفادە بکەن دووبارە کە بڵێ ئەوە یۆرانیومی
پیتێنراوی 60% لە دەست داماوە لە شوێنیکانە خەریکی پیتانەوە وەک بەهانەیەک ئیسپا دەکەن بەڵام موشکیش لە 3500 موشک کە دیارە ئێران هەیبوو وێ دەچێت 2 تا 2500 موشکی لە بین چوو بێ 1000 تا 1500 موشکی مابێ لە 350 لاان چێت 250 لاان چێت یا 200 دانی لە بین 100 تا 150 ماوە بەڵام ئێستاش ئێران ڕادەیەک توانایی هەیە کە مەترسی وارشە بخاتە سەر ناوچەی ئیسرائیل ئیسرائیلەکان دکتۆرینی سەربازیان ئەوەیە کە هێرشی خۆراسان لە ئاسمان و زەوی تا نابودی تەسلیم یا شکستی تەواوی دوژمن ئێستا ئەوە ڕووی نەداوە لەبارەی ئێراندا یعنی ئێران هەروە لەسەر پێماوە شکستی تەواوی نەخواردووە تەسلیمیش نەبووە ئاگەر بەسێک ڕاگیراوە بە دڵنیاییەوە ئیسرائیلەکان هیچ وەخت نان هەیە مارێکی بریندار لەو مەدانە بێڵنەوە یا ئەوەیە کە لە ڕێگای ئامریکاوە کە دانهوێ تەوافقێکی گشتگیر کە وەکو تەسلیم وەکو ڕادەستبوون ئێران بەدی بکەن کە ئێران هەموو شتێکی ڕادەستکە موشکی ڕادەستکە ئەتۆمی ڕادەستکە و بێتەوە سەرسیتر زۆر لاواز بکە مەترسی نەبێ بۆ ئیسرائیل یا ئەوەیە کە هێرشێکی دیکانە بکەن کە تەواوی ئێران دکتۆر ئەوەی کە چەندە دەتوانن ئەوە جگای پرسیارە ئەوە چونکە ئێران باسەکەی لەگەڵ دکتۆر لەگەڵ سووریە و لوبنان وانە جیاوازە وڵاتێکە دوورە لە ئیسرائیل هەم پانتایی زۆرە وان توانایشی زۆر دکتۆر ئەمە ناچینە سەرەوە باسە چونکە باسێکی وردە باسی معادلاتە باسی یعنی هاوکێشەکانە باسی توانایەکانی سەربازی و پانتای سەرزەوی و دانیشتوان و هەموو ئەو جورشتان دکتۆر ئەگەر گوێت لە من بێ شۆبەی وردی لەسەر بکرێت باشە ناچینە سەر ئەوە بەڵام ئیسرائیل بە دڵنیایی ئاو بە ئاسانی کۆڵنادەوە ئێرانیشەوە دەزانێت دەستخۆش دکتۆر دەمەوێت بپرسم بەو پێی بکە ئیسرائیلەکان هێرشکەن دکتۆر بەو پێیکە بەڕێزرە لە تارانیشی ینی هەندێک دەڵێن ئەم جەنگا کۆمەڵگەی ئێرانی ڕاستە لە پێشدا ڕخنەیەکی زۆر هەبوو لە نیزامەکە بەڵام ئەم جەنگا جۆرێک لە ڕێخستنەوەی کۆمەڵگەی ئێرانی پیشانداین جۆرێک لە کۆدەنگی کۆمەڵگەی ئێرانی پیشانی جیهاندا بەوەی کە خەڵک هاوسۆز مولانی کەم بۆ دەوڵەتەکەیان پێیان ناخۆش بوو کە دەوڵەتەکەیان بەو شێوازە هێرشی دەکرێتە سەر دەڵێن ئەمە دەرفەتێکی ڕەخساندووە بۆ نیزامەکە کە هەم بەخۆی دابچێتەوە هەڵە و کەلێنەکانی چاک بکە هەم هەندێک گۆڕانکاری بکە لەوەی کە دڵی کۆمەڵگەی ئێرانی ڕابگرێ تۆ خوێندنەوە چییە بۆ ئەمە؟ بەڵێ هەروەک ئاماژەت کرد ئەو هێرشە بوو هۆی ئەوەی کە بەشێک لەو کەسانێک کە ئێرانگەران لەگەڵەوەی کە بە جوورێک ڕخنیان لە دەسەڵات هەبووە یا ئۆپۆزیسیۆن هەبوو هاتن پشتیوانیان کرد ئەوان وتیان ئێمە بەخاتری ئێران یعنی بەخاتری ئێران هەین پشتیوانی دەکەین بەڵام چاولەکە دوو مەسئلە هەیە لێرەدا ئەوڵن کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە مەجازیدا زۆر شت ناتوانین ئینسان بەڕاستی بەڵێنی لەسەر دەین تا ڕۆژی کارەسات تا بەزەنگا تا ڕۆژی قەیران سەرتاوی کە ئەوە شەڕی زەوینی نییە بە تەنیایی شەڕی ئاسمانیە شەڕی چەکی پێشرەفتە و مۆدێرنە یعنی لێرەدا خەڵک زۆر دەورێکی ئەوتویان نییە ئەگە شەڕی سەرزەوی بە ئەوە شتێک هاوکاتیش ئەوەی کە لە بەزەنگادا ئایا ئەو کەسانی کە بێدەنگ بوون ئەوان دەڵێنسی ئێستا کەسێکە دەنگیان هەبووە لە میدیادا لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا لە شەقامدا پشتیوانیان دەبڕیەوە ئایا هەر ئەوانە دووبارە ڕادەوەستنەوە ئەمە زمانێک ئیمام حوسێن لە خەڵکی کوفەڕا نامەی بۆ هاتکە وەرە پشتیوانی لێ دەکەین بۆ خلافەت و وەختایەک ئیمام حوسێن بە خۆ بە هاوڕێیان و لشکریانی چوو ئێستا نەگەیشت بووە کە پشتیان تێکرد بۆ هەڕەشەی سپای یەزیدیان لەسەر بوو شەمریان لەسەر بوو ئەوانە پشتیان تێکرد یعنی ئەوەش ناتوانانی بەڕاستی ئێستا بەڵێنی لەسەر دێن کە لە ڕۆژی تنگانەدا هەرە خەڵکە لەسەر خەت دەبن خەڵکە وەکو زمانی شەڕی ئێرانی و عێراق ساڵ شەڕ بوو و دەچوونە سەر مەیدانی مین دەچون شەڕیان دەکرد منداڵ و پیر و گەنج ئایا دووارە و خەڵکە دەستنەوە مەیدانی شەڕی سەرزەویشمانە ئەوە جێگای پرسیارە دوو هەمیشەوەی کە دەسەڵاتی ئێران کۆماری ئیسلامی بە تایبەت لە 15-16 ساڵی ڕابردوودا چەند قۆناغی قەیرانی تێپەڕاندووە لە 2009 بەدواوە چەند قۆناغ کە خەڵک ناڕزایەتیان لە 2000 بشار هاتوو بۆ ئێران و ئێران سیاستەکانی کردوێتەوە بەڵام دووبارە ئەو سیاستانەی پێشوو دووبارە ڕەچاو کراونەوە بەخاتیەوەی کە دەسەڵاتێکی دینیە ئایدۆلۆژیکە ئەوە کۆمەڵێک بەهای ئاینی هەیە کە ناتوانێت لیان پاشگەز بێتەوە لەوەی لە قەیرانەکاندا هندێک تعدیل هەبێ هندێک نەرمی هەبێ بەڵام
چون دەسەڵاتی ئاینیە هندێک ئەسڵ هەیە لە شەرع و لە ئاینواندا ئەوان ئاوە بە ئاسانی ناتوانن لێ پاشگەزنەوە بخاتەوەی کە ئەو هۆگرەکانی خۆشیان کە هەمیشە پشتیوانی دەسەڵات بوون وبوونە هۆی خۆراگری دەسەڵاتی کۆماری ئیسلامی لەوەی ئەوان لەدەستدەن یعنی دەسەڵات ئێستا لەو دژبەریەی بەڵێندانیشدا ماوەتەوە ئایا کۆمەڵێک ئازادی ڕابگەێنێ ئایا دەلاقەکانی ئازادی بۆ کۆمەلگا بکاتەوە یان نا ئێستا کەینێ کە ئەو هاودڵیە بە جوورێک هەیە یعنی هەم دەسەڵات دەی هەوێ هەم خەڵکیش بە جۆرێک بەشێک گروتینیان هەیە کە بۆ پاراستنی ئێران بەڵام لە درێژخایاندا ئەو شتە ناتوانین ئێمە بە قەتی قسەی لەسەر بکەین دەبێت لە داهاتوودا ئەگەر شەڕ ڕاوەستا یاگە شەڕ درێژەی بوو ئەو شتانە ببینین لە مەیدانی عەمەلدا چونکە دەسەڵاتی ئیدئۆلۆژیک دەسەڵاتی دینی وەختایەک لە ئارمانەکانی دینی خۆی عدول دەکات دێتە خوارێ ئەوە لە زۆر شتیریکانەدا شکست دێنێ بۆیە ئەوە ناتوانن ئەوە بە ئاسانی ئەو دەلاقەیە بکەنەوە هاوکاتیش بەشی ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆنیش کە لێرەدا بەشێکیان کە دەریان بڕێوەکە ئێمە پشتیوانی لە ئێران دەکەین لەوەی ڕەخنیان لە کۆماری ئیسلامیە بێت ئەوانیش لە ڕۆژی یەکلاکەرەوەدا لە ڕۆژێکی کە هێرشێکی بەرفراوانتر بێت لە ڕۆژێکی کە هێرشێکی فەلەسکەر بێ ئایا دەتوانن بێنە پشت ڕاوەستن وە چۆن دەتوانن حمایەت بکەن چۆن دەتوانن پشتیوانی بکەن چونکە کۆمەڵێک نیشانە هەیە کە ئەگەر شەڕی دووەم دروست ببێ لەوەیە جیاوازتر لە قۆناخی یەکەم بێ لەوەیە کۆمەڵێک گۆڕانکاری دیکانە بێنە ئاراوە لەوەیە کۆمەڵێک وڵاتی دیکانە بێنە ئاراوە یعنی ناسینە سەر وەردەکاریەکان چون جێگای نییە مەودای ئەگەر پێویست بوو لە بەرنامێکی دیکانەدا سناریۆیەکانی داهاتوو کە ئەگەر شەڕ بێت چۆن دەبێ چه هێزێک دێنە مەیدانەوە لە چ بوارێک دراوسیەکانی ئێران ئایا تورکیا ئایا ئازەربایجان ئایا ئەفغانستان ئەوانە دێنە سەر خەدیانە ئێستاکە ئەوان محکوم دەکەن هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران ئایا لە هێرشی دووەمدا ئێران باشە دکتۆر دو پرسیاری دو پرسیاری خۆم دەکەم دکتۆر دو پرسیار بە بڕوای تۆ ینی وەکو سەرەتا قسەکانت ئاماژەت پێکرەمە جۆرێک لە هێوربوونەوەیە تەنها ڕاگررتنی شەڕات تەنانەت ئاگربەستیش نییە بەڵام دانیشتن هەیە بۆی کە لێک تێگەیشتن نەبێ پێ دوایەم دانیشتانە دەگەنە نەتیجە بە تایبەت دۆناڵد ترەمپیش هەندێک نەرمی نواندووە دەڵێ دەتوانین ناوکاریان بکەین بە پارە بە مادە بەڵام بەو مەرجەی کە بێنە سەر مێزی گفتوگۆەوە بە مەرجەکان ڕازی بن ئەمریکا هەمیشە خوازیاری تەوافۆک بەڵام بە چ مەرجێک و بە چ دۆخێک یعنی مەسەن دەورەی بایدێن حازر بوون پشکی زۆر دەمێت بەڵام دەورەی ترامپ ئەو پشکانە لەوەیە جیاوازیان بووبێت پێش شەڕەکە ئەمریکا حازر بوو پشتێکی زۆر دابێران بەڵام ئێستا وەکو دۆناڵد ترامپ پێرە ڕایگەیان من هیچ پەلەیەکم نییە بۆ سەر مێزی دانوستان پێما خۆشتەوە بۆ بکەین بەڵام هیچ پەلەیەکم نییە چونکی هەستەیان نابوود بووە موشکیان داواز بووە ئێستا هیچیان لە دەستدانیە بێن معاملەی لەسەر بەڵە ڕاست دەکات لەو بارەوە دینی دەستی ئێران کورتە بەڵام هاوکاتیش هەمیشە هێندێک کارت هەن کێرانش بتوانێت ڕووی کات ئەگەر عقلانە کەڵکی لێوەربگرن چونکە ئێستا بەڕاستی دەستی ئێران خاڵیترە لە 2 هەفتە 3 هەفتە لەوە پێش ئایا لایەنی ئێرانی ئەو عقلانیەتە بە خەرج دەدا ئایا لایەنی میانەڕۆ دەستی عەباسی عێراقی و پزیشکیانەوانە ئاواڵە دەکەن کە بەتەواوی بچنە سەر مێزی گفتوگۆ چونکە ئێستا ئەمریکا بە تایبەت لە دوای ئەو شەڕەوە لە ژێر بشاری ئیسرائیل لە تەسلیمی لە ئێران دەوێت ڕادەستبوونی لە ئێران دەوێت ئێرانیش لەوە دەترسێت کە وەک لیبی لێبێ کە ئەگەر هەموو شتێکی ڕادەستکە ئەتۆمی کە ئەوەی کە شێتی ماوە ڕادەستی بکە موشەکانی لە بین بەرێ ئایا دوا ڕۆژ وەک لیبی تەواو دەست بەست و نابێت لە هێرشێکی لە ناکاودا خۆ هەر ئێستا ژوای لات بەڵام بە نەزەری من عقلانیت ئەوەیە کە ئێستا بەشێک لە ئێرانگەرایەکان خەریکن دەیوەروژێنن لە میدیادا لە ئێران دەڵێن ئێران دەبێت هەر قیمەتێک بە هەر دۆخێک و مەرجێک بێ بچێتە سەر میز دانوستان و تەوافۆ بکات چونکە ئەوان پێیان وایە ئەگەر ئەوە نەبێت ئەوە بوونی ئێران لە مەترسیدایە یعنی لە هێرشی زۆر باش بوون ومانەوەی ئێران لە مەترسیدایە بووی زۆر باش هەر مەرجێک بدەبێت بچنە سەر مێزی دانوستان من پێم وایە عقلانیەت دەوەیە کە هەر ئەو کارە بکرێت دەبێت چاوەڕێ بین کە لایەنە توندڕەوەکان ڕازی دەبن بەوەیان بەڕێز دکتۆر عەبدوڵڵا میرەبان مامۆستای زانستە سیاسیەکان لە تارانەوە سپاس دەکەم سپاس کە لەگەڵمان بووی زۆر سپاس